فیستیڤاڵی خۆپارێزی تەندروستیە. ئەم چالاکیە پزیشکیە لەلایەن کۆمەڵی خوێندکاران و کۆلێجی تەکنیکی تەندروستیەوە ئەنجامدرا. ئەم چالاکیە چەند پەیامێکە و چەند بابەتێکی گرنگەکەمەوەیە کە ئێمە زانکۆی پۆلیتەکنیک سلێمانی هەمیشە کاری کردو بۆی بتوانێت بە شێوازێکی پراکتیکی خوێندکارەکانی ڕۆڵی هەبێ لە پرۆسەی فێرکردن، پرۆسەی فێربوون و ئەم پرۆژانە چۆن بەرینە دەرەوەی زانکۆ و ئەمانەوێت ئەم تابلۆ جوانانەی کە بابەتی هوەریشی تایە و بابەتی زانستیشی تایە مەسیجی جوانی تایە بیگەین بە هەموو کۆمەلگا بیبینە شوێنی فێربوونی یان فێرکردنی مناڵان بتوانین خوێندکارەکانمان لێرەوە بچن ئەم مەسجانە بە شێوازێکی جوان بگەێنە ئەوان. ئەمڕۆ لقی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە هاوکاری زانکۆی پۆلیتەکنیک و کۆلێژی تەکنیکی تەندروستی چالاکیی پزیشکیمان ساز کردو لە کۆلێژی تەکنیکی تەندروستی. ئامانجی چالاکێکە لەم کۆلێژە خۆپارێزی تەندروستیە. هەر لە فیستیڤاڵەکەدا چەندین پشکنین ئەنجامدرا و هاوکات چەندین تابلۆی پزیشکی خرایە ڕوو کە هەریەکەیان ئاماژەیە بۆ بابەتێکی تەندروستی. دیارم فیستیڤالە پێکهاتووە لە کۆمەڵێک چالاکی کە گرنگترینیان نیژمایشکردنی کۆمەڵێک تابلۆی پزیشکیە کە هەند تابلۆیەکیان و گزارش لە حاڵەتێک ئەکا. بۆ نمونەنێک لە تابلۆکان باسەوە دەکا کە زۆر بەکارنانی دەرمان کاریگەری خراپی لەسەر گورچیلەکانمان ئەبێت و هەر تابلۆیەک و گزارش لە شتێک ئەکات و باسی کۆرۆنا و خۆپارێزی چۆنیەتی دروستکردنی ڤاکسینی کۆرۆنا کە لە ئێستەیە باس و خواسی زۆربەی کەناڵەکان و ڕاگەاندنەکانە. مەساین بە ئەنجامدانی ئەم چالاکیە و کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی و ئایا بۆ خەڵکی ئاسایی کە چۆن ڕوونی بکەینەوە ئایا ئەم کوتانەکە ئایا باس ئەکرێت دەڵێن ڤاکسین هەیە بۆ ئەمە و بۆ ئەم نەخۆشی کە ئێسەش لە ئارایە هەمووی بەرچاوڕوونیەکی هەبێت لە بارەیەوە و بە چەند ڕێکار و شێوازی جیاواز ڕێنمایی خۆپارێزی تەندروستی لە ماوەی ئەم ساڵدا دراوە. لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستیش بە شێوەیەکی بەردەوام جەخت لە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان دەکەنەوە بۆ بەرژەوەندی گشتی و تەندروستی هەمووان. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.